زنجیرەی یادەوەریەکانی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گوڵن بەشی چوارەم. یانکێشانی نوێژەکان. یەکێک لەو بابەتانەی کە مامۆستا هەردەم هەڵوێستەی لەسەر دەکرد بریتی بوو لەوەی بەدڵەوە نوێژەکانت بکەیت. وەک دەزانن لە نوێژدا چەمکی خشوعمان هەیە. مامۆستا خشوعی بەپایە ناوەکیەکانی نوێژ ناو دەبن. ئەمەیش گوزارەیەکە لە کتێبە فقهیەکاندا بەرچاو ناکەوێت. واتە گوزارەیەکی تایبەت بە خودی مامۆستایە. خشوع پایەی ناوەکی نوێژە. ڕۆژێکیان نانمان دەخوارد، مامۆستا هەردەم لە قاتی سەرەوەی بیناکە خواردنیان بۆ دەهێنایە خوارەوە، ئێمەش لەوێ پێکەوە نانمان خواردبوو، چایشمان دەخواردەوە. لە خواردنی ئەو ڕۆژەدا پاقلاوە هەبوو، بەسەر هەندێک لە مێزەکانەوە مابوویەوە. لە مێزەکەی ئێمەیش یان کەمێکمان لێ خواردبوو یان دەستمان بۆ نەبردبوو. مامۆستا بە من و مامۆستا نەجدەد بەشارانی وت یەکی پارچەیەک پاقلاوە بخەنە دەمتانەوە و بیجون. بەڵام هەتا من نەڵێم قوتی بدەن قوتی مەدەن. ئێمەیش یەکی پارچەیەک پاقلاوەمان خستە دەممانەوە، دەستمان کرد بە جوینی، هەر دەیجوین و دەیجوین. زۆر بە جوانی هێنامان و بردمان. پاشان فەرمووی قوتی بدەن، ئێمەیش قوتماندا. فەرمووی نوێژیش دەبێت بەو شێوەیە بکرێت. فەرمووی چۆن گەر پاقلاوەیەک بخەیتە دەمتەوە و بە جوانی بیجویت، بە تەواوی تامەکەی وەردەگریت و تەنانەت جۆری فستەقەکەیشت بۆ ئاشکرا دەبێت، نوێژیش هەر بەو شێوەیە ئەنجام دەدرێت. مامۆستا زۆر جار بۆ ڕوونکردنەوەی بابەتێک بە دوای هەلێکدا دەگەڕا. هەر بەڕاستیش ئەمە یەکێکە لەو یادەوەریانەی کە هەرگیز بیرمان ناچێت. یەکێکە لەو بابەتانەی کەوانەی زۆری لێوەردەگیرێت. دەیفەرموو خۆی 3 جار تەسبیحات دەکەیت لە ڕکوع و سجوددا. خۆگەر هەستت پێ نەکرد ئەوە 2 جاری بۆ زیاد دەکەیت. خۆگەر دیسان هەستت پێ نەکرد ئەوە دوانی تر ئەنجام دەدەیت. ڕۆژێکیان لە ساڵۆنەکە بووین، لەو کاتەدا لە حەرەمی شەریفیش کاتی نوێژ پیشان دەدرا. ئیدی ئەوەم بیر نەماوە کە کام لە نوێژەکان بوو، وابزانم نوێژی خەوتنان بوو. کە جەماعەتەکە چوونە ڕکوعەوە، مامۆستا فەرمووی ئێستا ئێوەیش لە دڵی خۆتانەوە بڵێن سوبحانە ڕەبی العەظیم. وتی بزانم لەگەڵ ئەواندا فریای چەندانە دەکەون. هەرکە چاومان بە ئیمامی حەرەمی شەریف کەوت، ئێمەیش لە دڵی خۆمانەوە دەستمان بە وتنەوەی تەسبیحاتی ڕکوع کرد، سوبحانە ڕەبی العەظیم. کە ئیمامەکە هەستایەوە پرسیاری لە هەمومان کرد، فەرمووی تۆ فریای چەند کەوتیت؟ بیرمە 28 جار وتبوویەوە. لە مامۆستا نەجدەدی پرسی، ئەویش 33 جار فریا کەوتبوو. مامۆستا فەرمووی دەی نوێژ ئاوەها دەکرێت. هەر بۆیە مامۆستا زۆر دڵتەنگ دەبوو بەوەی هاوڕێکانمان بە خێرایی نوێژەکانیان بکەن. جارێکیان لە ساڵۆنەکە مامۆستا نوێژی دەکرد، یەکێک لە هاوڕێکانیشمان لە نزیکی مامۆستاوە نوێژی کردبوو، بێگومان ناوەکەی پێ نەگوتین. فەرمووی یەکێک لە هاوڕێکانمان هەتا من ڕکاتێکم کرد، ئەو گیانی 4 ڕکاتی کێشا. فەرمووی بەمە دەڵێن گیانکێشانی نوێژ. هەر بۆیە مامۆستا زۆر دڵتەنگ دەبوو بەوەی گەر نوێژەکان بەدڵ نەکرێن. هەر بۆیە زۆر جار ئەمەی دووبارە دەکردەوە و ئێوەیش لە خۆیتان بیستووە کە دەیفەرموو سوبحانە ڕەبی العەظیم، سوبحانە ڕەبی العەظیم، سوبحانە ڕەبی العەظیم. دەیفەرموو لەمە خێراتر ناخوێنرێت. خۆشی بەو شێوەیە نوێژی دەکرد. بەڵێ یەکێک لەو بابەتانەی کە هەردەم مامۆستا هەڵوەستەی لەسەر دەکرد نوێژ بوو. دەیفەرموو ئەنجامدانی نوێژەکان بەدڵ یەکێکە لە پایە ناوەکیەکانی نوێژ.